هەر یەکە لە فراکسیۆنەکانی پارتی و گۆڕان ڕێککەوتن بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڕیاریشیان داوە تا 27 مانگ لەسەر فراکسیۆنەکانی تر بوەستن ئەجینا بەیەکەوە یاساکە هەموار دەکەنەوە. ئەمەش لە کاتێکدا بزوتنەوەی گۆڕان لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بە هاوبەشی لەگەڵ فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکێتی و یەگرتوو پرۆژەی هەبوو بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم و داوای کەمکردنەوەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی دەکرد. بەڵام ئێستا گۆڕان بۆ چوونی گۆڕاوە. تەنها داواکاری لە پارتی ئەوەیە کە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێردرێت. پارتیش بە داواکاریەکەی ڕازی بووە. ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پێشتر ڕێککەوتنامەیەکی سیاسی ماواژوو کردو و هەروەها لەنا ئەو ڕێککەوتنامە لە بەڕگەیەکیان ڕێککەوتوین لەسەر هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم و هەموار یاسای سەرۆکایەتی هەرێمەکەین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە هاوبەشی و لە نێویدا ئەو بڕگەیە دەستکاری دەکرێت کەوا سەرۆک لە نێو خەڵکەوە بگۆڕێت بۆ نێو پەرلەمان واتە بە هاوبەشی پرۆژەیەکمان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک لە نێو پەرلەمانەوە هەڵدەبژێرین کە ئەمە ئامانجی پێشووتری بزوتنەوەی گۆڕان بووە. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش پێچەوانەی بزوتنەوەی گۆڕان هەمان داواکاریەکانی 4 ساڵ بەر لە ئێستای هەیە کە دەبێت دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم تەشریفاتی بن هاوشێوەی سەرۆکی کۆماری عێراق. بۆ ئەو مەبەستەش پرۆژەی تایبەت بەخۆی پێشکەشی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە. پێشنیاز یاسایەکەمان داوای ئەوەمان کردووە کە سیستەمەکە ببێتە پەرلەمانی سەرۆک لێپێچینەوەی لە پەرلەمان لێپێچینەوە لە سەرۆکی هەرێم بکە کە سیستەم بۆ پەرلەمانی ئۆتۆماتیکی سەڵاحیەتەکانی سەرۆکی هەرێمیش گۆڕانکاری بەسەردادێ بۆی کە زیاتر ئێمە وامان گوتووە کە دەبێ و ئاماژەشمان پێکردووە کە دەسەڵاتەکانی تەشریفاتی بێ دەسەڵاتی سەرۆکی هەرێم هاوشێوەی سەرۆک کۆماری عێراق. پێشنیاز یاساکەشمان درێژە پەیدەری ئەو داواکاریە کە فراکسیۆنی خولی چوارەمی کۆمەڵی ئیسلامی هەیبووە. پارتی و گۆڕان دەیانوێت پێش 1/4 کە دواوادەی پێشکەشکردنی پێشنیازی یاسای خولی بەهارەیە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکەنەوە. هەر بۆیە 27 مانگیان وەکو دواوادە بۆ فراکسیۆنەکان دەستنیشان کردووە بە تایبەتی فراکسیۆنی سەوز. بەڵام فراکسیۆنی یەکەتی قسەی تایبەتی خۆی هەیە لەسەر ئەو پرسە دەڵێت نابێ پرسێک کە ڕاهەندی نیشتیمانی هەیە بەبێ کۆدەنجی تێپەڕێندرێت. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان مەبدەئێکی دیاریکراومان هەیە. پێمان وایە یاسای سەرۆکایەتی هەرێم یەکێکە لەو پرسانەی کە ڕاهەندێکی نیشتیمانی و دەستوری هەیە. پرسەکە پرسێکی سیاسی و پێویستی بە تەواوی لایەنە سیاسەکان هەیە. چاوەڕوانی ئەنجومەنی سەرکردایەتی حەزبەکەمانین بۆی کە بگاتە نەتیجەی کۆتایی لەبارەیەوە هەم بە بڕیاری سیاسیەک لا بکرێتەوە هەم بۆ قانونەکەی بۆ تەواوکردن هاوکار دەبێت. هەمواری پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێم بە چەند قۆناغێک تێدەپەڕێت. دوای پێشکەشکردنی پرۆژەکە لە ماوەی 48 کاتژمێردا دەبێت پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ بکات و بۆ پەسەندکردنیشی پێویستی بە دەنجی زۆرینەی ڕەها هەیە کە 56 پەرلەمانتارە. بەڵام دەستبردن بۆ یاساکە بەبێ دروستکردنی کۆدەنجی ڕەنگە دۆخی سیاسی کوردستان بەرەو خراپتر ببات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.